تەوەی دومی بەرنامەکەمان قسەکردن لەسەر پێگە و پاراستنی خێزان لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بە شێوەیەکی گشتی ئەم ڕۆزانەیانی ئاینی چ ڕۆڵێکیان هەیە لە بنیادنانی خێزان و هەروەها هێشتنەوە و پاراستنی خێزان لە تەواوی ئەو مەترسیە و هەڕەشانەی کە بۆ هۆی مۆدێلگەرایی و ڕواڵەتگەرایی و تەلاق و کێشە کۆمەڵایەتەکانەوە ڕوبەڕووی خێزان دەبێتەوە. بەڕێز مامۆستا ئاکۆ خدر زانای ئاینی قسەم بۆ ئەم پرسە گرنگە قسەمان بۆ دەکەم. مامۆستایان زۆر بەخێر بێ، سوپاس بۆ ئامادە. هەر بەر لەوەی کە خێزان دروست بێ، ئایا پێش زەواج کوڕ و کچ کاتێک کە بیر لە زەواجەکەنەوە هیچ بەرپرسیارەتێکیان کەوێتە سەرشان؟ بسم الله الرحمن الرحیم. خی گەورە پاداشە و بەرنامەتان داتە و کارێکی گرنگ و پیرۆزە هەر بەرنامەیە هەر بابەتێکە لەسەر زەواج بێ. بەڵێ لە ئیسلامدا گرنگێکی زۆر بە خێزان بۆ دروستکردنی خێزان درراوە. زیاتر لە 100 ئاەت لە قورئانی پیرۆزدا باسی گرنگی خێزان و شێوازی خێزان و نەفەقە و ئەرک و مەسئولیاتی هەردوو لا دەکات کە زۆر پێویستە کوڕ و کچ کاتێک کە بیر لە زەواج دەکەنەوە. لە ئیسلامدا هانی ئەوان دەدات کە هەنگاوی دروست بنێن و بەتایبەتی ئێستا لەناو کۆمەلگای ئێمەدا کە پێویستە وشارێکی گرنگ کە بێت کە کوڕ و کچ چۆن هەوڵدەی خێزان دروستکەن. یەکەم شت کە پێویستە ئەو کوڕی کە بیر لە زەواج دەکاتەوە یان ئەو ئافرەتەی کە بیر لە شودان دەکاتەوە ئەوەیە کە بزانێت خێزان مەسئولەتێکی گەورەیە. یعنی خێزان هەر ئەوە نییە کە وا بزانێت پرۆسەیەکە و ئاهەنگێک ساز دەکرێت ئەوانە نەخێت دەبێت ئەو کوڕە خۆی بە مەسئولەتێکی گەورە ئامادە بکە. چکە لە قورئاندا کاتێک کە باسی نکاح دەکات بە میثاقن غەلیظە واتە گرێبەستێکی زۆر گەورەیە، ینی چونە ژێر گرێبەستێکە کە مەسئولەت و کاریگەریکی زۆری هەیە و پێویستە ئەو کوڕە یان ئەو کچێک کە بیر لە زەواج دەکەنەوە دەیانە پرۆسی هاوسەرگیری دروستکەن. یەکەم شت هەست بە مەسئولەت و ئامادەسازیی ڕۆحی و جەستەییان هەبێت بۆ بەرپرسیارەتی. دووەم بزانن خێزان لەگەڵەوەی کە خۆشی و شاد و کامەرانشی تێدا ناخۆشی و ئازاریشی تێدا. یعنی ئێستا بۆچی گەنجی ئێمە زۆر کێشەی تەلاق و ئەوانە دروست دەبێت؟ لەبەر ئەوەی ئەو جۆرە گەنجەکان وا بیر دەکەنەوە کاتێکە لە پرۆسەی یەکتر ناسین و یاخود پەیوەندی ئەوەدانە وا دەزانن خێزان هەمووی هەرخۆشیە، هیچ ناخۆشی هیچ کێشێک دروست نابێت. بەڵام کاتێک کە دێنە واقع تووشی کێشە و گرفت دەبن. بۆیە زۆر پێویستە گەنجەکان ئێمە بەر لە بیرکردنەوە کە بڕیار دەدا زەواج بکە دەبێت خۆی ئامادەکە بۆ ئەو بەرپرسیارەتە و ئامادە بێت کە چۆن تعامل لەگەڵ ژیانی خێزانداری دەکات و ڕۆشنبیری خێزانداریش زۆر باشە. گەنجی ئێستا ئێمە بەڕاستی هەم کێچ هەم کوڕ ئامادەسازیی وا ناکەن، ڕۆشنبیرێکی خێزانیان نییە. کوڕەکە نازانێت کە چۆن تەعامل لەگەڵ ماڵە خەزووری بکە، چۆن لەگەڵ خێزانی بکە، چۆن لەگەڵ گرفتەکانی خێزانی بکە. ئەو ئافرەتش بە هەمان شێوە ئامادەسازی نەکردو بۆ ماڵداری یاخود بۆ دروستکردنی خێزان. ئەو هەر خوێندوویەتی یاخود خۆی مەشغوڵکە بە شتێکی تر کاتێک کە دەچێتە ناواقعی خێزان ناتوانێت وەک پێویست سەرکەوتو بێت لە بەڕێوەبردننی ماڵەکەی. کاتێک خی گەورە گرێبەست و پەیمانی هاوسەرگیری بە پەیمانێکی پیرۆز یا بە میثاقی غەلیظ نادێنێ و گرێبەستی هاوسەرگیری بە پەیامی خوایی ڕێگەخرێ و ئەنجامەدرێت. بۆچی یا هۆکاری ئەم هەموو شکست و تەلاقە لە کۆمەڵگەی ئێمەدا چیە کاتێکەوە تەواوی ئەو هاوسەرگیریانە ئەکرێ بە پێی بەرنامە و شریعەت و پەیامی خوایی ساز کراون؟ هۆکاری ئەوەی کە بۆچی شکست دێنێت لەبەر ئەوەی کە بۆ شێوازی کە شریعەت داوای کردووە هاوسەرگیریەکانی ئەوڕۆ ناکرێت. یعنی ئێمە یەکەمی شت کاتێک کە باسی ئەوە دەکات گەنج دەبێت کاتێک کە بیر لە هەڵبژاردننی هاوسەری داهاتووی دەکات دەبیر بکات بزان ئەو ئافرەتە بۆی دەگونجە دیاننا نەک ئەوەی کە هەر لە ئاهەنگێک لە زانکۆی لە شوێنێک دیوێتی و دەبێت بنەماکانی خێزان ئەوە یەکەم شت کە پێویستە دینداری و ئەخلاق زۆر ئەساسە. یعنی کاتێک کە کوڕێک دەیەوێت کچێک بخوازێ بۆ کچێک دەیەوێت شو بە کوڕێ بکە دەبێت بنەمای دینداری هەڵبژێرن. واتە ئەوە دینداری چییە؟ دینداری ئەوەیە کە گەنجێک بە دین بێت ناتوانێت ستەم لەو ئافرەتە بکە، ناتوانێت جنێوی پێ بدە، ناتوانێت لێ بدە، ناتوانێت سوکاتی بکە، ناتوانێت بێڕازی پێ بکات. بە هەمان شێوە ئافرەتێکیشکە و ناتوانێت خیانەتی لێ بکات. بە هەمان شێوە ئافرەتێک کە دیندار بێت ناتوانێت بێڕێزی بە پیاوەکەی بکە، ناتوانێت خیانەت زەوجی لێ بکە. یعنی ئێستا کێشەی ئێستا بۆچی تەلاق بۆچی زۆرە لە 100 لە 180 لە 100 ئەوەندەی کە هۆکاری خیانەتی زەوجیە. ئەوەش لەبەرەوەی کە وەک پێویست دینداری نەچۆتۆ ناو بنەمای دینداری هەڵ نەبژێردرەوە. ئەگەر دینداری هەڵبژێردرێ هیچیان ئامادە نین خیانەت زەوجی لە یەکتر بکەن. مامۆستا ڕۆڵی دایک و باوک لە دروستکردنی خێزانێکی نوێ بە بەشداری کوڕەکەی یا کچەکەی چیە؟ زۆر جار
ئەوەندەی بیستین تەداخلاتی دایک و باوک و ماڵە خەزوران لەم خێزانە نوێیە ڕۆڵی هەبووە لەوەی کەوا خێزان بەرەو شیرازە بسان هەڵبەشانەوە بچێ ئەوەندە کوڕکچەکە خۆیان ڕۆڵیان دەبوو یا زۆر جار دایک و باوک تەنها کوڕێکی حازرخۆر خان و سیارە ئاڵتو ناوماڵ هەموو شتێکیان بۆ ئەم کوڕکچە کردووە سبەی دو سبەی بەرگەی نەبوونی و ناڕەحەتی و گرفتەکانی ڕۆژگارەگرن ناگرن دایک و باوک چ ڕۆڵێکیانەکەوێتە سەر لەوەی کەوا خێزانێکی سەرکەوتوو بۆ کوڕکچەکەیان بنیاد بنێن بەداخەوە خێزان ئێستا خۆشتەکان عکس بۆ تۆ ینی کتت بۆ چی خێزان سەرکەوتن نەبێت لەبەر ئەوەی کە گەنجی ئێمە ئێساوا دەزانێت دەبێت بەر لە زەواج خۆشەویستی بکە لە کاتێکدا خۆشەویستی دوای زەواجە ینی لە دوای زەواج پێویستە ئەو ژن و مێردە یەکتریان خۆش بێت نەک پێشتر بە هەمان شێوە دایک و باوک پێویستە بەر لە خێزان دروستکردن تەدەخلی ژیانیان بکەن نەک دواتر واتە کاتێک کوڕێک دەیەوێت کچێک بخوازێ پێویستە دایک و باوک پێی بڵێن ئایا ئەو کچە لەگەڵ تۆ دەگونجێت لەگەڵ ڕۆشنبیریت و دینداریت و ئەخلاقیت و هەڵسوکەوتیت و هیوا ئارزوەکانیت و ئەو ئافرەتە دەگونجێ یان نا یەکسەر کە کوڕەکە بڕیاریدا ئەوان بەبێ ئەو لە کۆڵینەوە بکەم بزانە و ئافرەتە چۆنە چۆن نیە بە هەم دەیدەنێ دایک و باوکی کچیش بە هەمان شێوە کاتێک کوڕێک دێت بۆ داخوازی کچەکەیان ناپرسن ئەو کوڕە چۆنە چ نییە هەکسەکە دەڵە من پەیوەندیم لەگەڵ هەیە خۆشم دەوێت دەیکەم بەبێ بزانن جارە پرسیارەوە دەکەن ئاستی پارێت سارێسی خان و لە ملایانی مادی دەپرسن ناپرسن ئایا ئەو گەنجە یان ئەو کوڕە ئەخلاقی هەڵسوکەوتی برادەرەکانی شەوانە لەکوێ چداکە ینی نازانن چۆنەکە بڕیار دەدەن بۆ هاوسەرگیری کاتێک هاوسەرگیریش دەکەن تەداخولێکی ڕادە بە دەری ژیانیان دەکەن ینی دوای هاوسەرگیری خەسوو و خەزوو نازم لە هەردوولایەن تەدەخل دەکەن کە جۆرێک پێکدادان یاخود جۆرێک تەنازوعی کێشە دروست دەبێت لە کاتێکدا پێویستە دایک و بابی هەردوو تەڕەف هاوکاری پێکەوەبوون بێت ئێمە زۆر ئەساسە دایک و بابی کوڕیە کچ یاوە کوڕ و کچیش کە دەستنە ژیانی هاوسەرگیری یەک خەڵ زۆر گرنگە ئەوەیە کە بزانن قورسترین ژیان یا قورسترین قۆناغ لە قۆناغی خێزانداری ساڵی یەکەمی خێزانداریە بە پێچوانە ئەوەی کە دەگوترێت مانگی هەنگوینی بەڵام دیڕاستە ئەو لە کۆڵۆنیان کە کراوە هەموو ئەو کێشانی کە دروست دەبن یا تەڵاق کە دروست دەبێ ڕێژی زۆری لە ساڵی یەکەمی خێزانداریدایە بۆچی لەبەر ئەوەی کە ئەو دوو خێزانە هەرێکان لە ماڵێکی جیاواز هاتوون هەرێکە لە شێوازێکی بیئەیەکی جیاواز هاتوون هەرێکە لە سروشتێکی جیاواز هاتوون ئەو گەنجە 20 ساڵە لای دایک و بابی خواردنی دانیشتنی خەوتنی ئەو مەجلیسی دانیشتە جیاواز بوو ئافرەتەکەش بە هەمان شەوە کاتێک کە دێنە ناو خێزانێک پێکەوە ماڵێک دروست دەکەن تۆزە کاتە ئەو دوانە پێکەوە دەگونجێن دەیەوێت بۆ ساڵی یەکەمی خێزانداری زۆر ئەساسە کە بتوانن هەم کۆڕ هەم کەس ئەوانە کە خێزان دروست دەکەن هەوڵدەن پێکەوە لەو ساڵەدا نەرمونیانێک بەرامبەر یەکتر بجوڵێنن بەرامبەر یەک بن بۆی وردە تەبیعەت و سروشت و ڕابن لەگەڵ یەکتردا زۆر باش مامۆستا زۆر جار مناڵ بەر لەوەی لەدایک بێ مامۆستایەکی یانی عەقدی نیکاحی دایک و باوکەکەی کردووە لە لەدایک بوونەوە کە بانگەدا بە گوێیان ناویانێ پاشتر ژنی بۆ مارەکە پاشتر لە نەخۆشیەکەی بۆ نەیاسینی خوێنێ و لە مردنیشا تەڵقینیدا مەبەستمەوەیە مامۆستای ئاینی دەستگرێکی هەمیشەیی تاکێکی مسلمان لە کۆمەڵگەکەی تا و کاتێک کە تەسلیمی خاکی کاتەوە ڕۆڵی زانایانی ئاینی لە پاراستنی خێزان لە ئاراستەکردنی خێزان لە ڕۆشنبیرکردنی خێزانە بە تایبەت کە کۆمەڵگەیەکی مسلمانە زۆر جار ئەگەر کوڕکچەکەش پابندیەکی ئاینیان نەبێ بەڵام بۆ کێشە و چارەسەری کێشەکەیان دەچنە لای مامۆستایەکانی مامۆستایانی دەبێت چۆن ڕۆڵ بگەڕێت لە دروستکردنی خێزانێکی سەرکەوتوو و کەمکردنەوەی ڕێژەی تەلاق و شیرازە پسانەکان مامۆستایانی ئاینی شایانی دەستخۆشی و سوپاسکردن کە بەڕاستی وەک جەنابەت فەرمووت ئەنێ ڕۆڵ و کاریگەریەکی زۆریان هەیە بۆ مانەوەی خێزان کە ئێمە لە ناو کۆمەڵگای ئێمەدا نە دەستگایەک نە ڕێکخراوێکی وەک پێویست نەگرنگی بە پاراستنی خێزان وەگری ڕۆشنبیری خێزان بدا هەتا لە هەندێک لە وڵاتان وەزارەت تایبەت وەزارەتی خێزان یعنی چۆن گرنگی بە خێزان دەدێت بەڵام ئەوەی کە ئەو کلێنانەی پڕ کردوتە مامۆستای ئاینیە وەک جەنابەت هەر لە ڕۆژی داخوازی مامۆستای ئاینی لەگەڵ ئەو گەنجە لەگەڵ کۆمەڵگە دەستی داخوازی بۆ کچەکەی بۆ دەکات ئەوجە شەوی مارەکردن و کاتی گواستنەوە لە هەندێک شوێن وتار دەدا و لە کاتی کێشەشیان دەبێت یعنی ئێستا ئێمە هەموو مامۆستایانی ئاینی ڕۆژ نە یان هەفتە نییە کە کەسێک گەنجی کێشەیەکی خۆی نێنیتە لای مامۆستایانی کە بۆ تەجێ متمانەی هەموو خەڵک بۆ مامۆستای ئاینی بە شەو بە ڕۆژ خەریکی چارەسەرکردنی کێشەکانی خێزانە و ئامۆژگاریان دەکا و ڕێنوێنیان دەکا و لە وتارەکانی جمعەش یعنی لە ڕۆژانی هەینیدا کە مامۆستایان هانی داک و باب دەکەن کە کار ئاسانی بکەن
و ئەرکی قورس نەخەنە سەر شانی زاوا و بەتابەتی لەو زروف و ئەوانەدا و هانیان دەدەن کە خێزان دروستکەن کە ئێستا گەنجێکی زۆر حەز بە خێزان ناکات، یعنی خەریکە وردە سنگڵبوون یاخود ژنهێنان ببێتە دیاردە لای گەنج. بەڵام مامۆستانی ئاینی لە وتارەکانی جمع لە ئامۆژگاریەکانیان هانیان دەدا کە ئیسلامیش هەر 5 حکومەکە بەسەر ژنهێنادا تەطبیق دەبێت. یعنی ئێمە دەبێت ئەو گەنج زۆر باش بزانێ ژنهێنان هەر بۆ ئەوە بۆ تێرکردنی ئارۆزەکان بێت یا شتێکی وەکو ڕۆتینی ژیان بێت. نەخێر ژنهێنان بەشێکە لە عیبادەت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ یا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج. ئەی گەنجینە ئەوەی کە توانای ژنهێنانی هەیە، قدرت و توانای جەستەیی و مادی هەیە، فليتزوج، با ژن بێنێت. و زۆر لە زانان دەفەرمە هەر گەنجێک کە توانای ژنهێنانی هەبێت و لە زەمەنی فیتنەدا بێت لە تاوان بترسێت واتە لەسەری بژن بێنێت. لانی کەم دەبێت سنەتە، یعنی جێبەجێکردن تطبیقی سنەتی پێغەمبەری خوایە. النكاح سنتي فمن رغب عن سنتي فقد رغب عني. خێزان دروستکردن سنەت و ڕێڕەوی منە، هەر کەسێک پشت لە خێزان دروستکردن وەکو پشتی لە سنەتی من کردبێت. زۆر باش مامۆستا، کۆتا پرسیارم ئەوەیە ڕۆشنبیری ئاینی و ڕۆشنبیری ئیسلامی یا پەروەردەی ئاینی زۆر بە کورتەگەر وەڵام بیتەوە چ ڕۆڵێک دەگەڕێت لەوەی کە بێتە هەوێنی پێکەوە ژیان و ئاشتی و بەرقەراری خێزان؟ وەڵی زۆر گرنگە گەنجی ئێمە بەل لەوەی زاج بکە چەند کتێبێک چەند نامیلکێک چەند شت بخوێنیتەوە لەسەر دروستکردنی خێزانی بەختەوەر. یعنی گەورەترین شت لە ژیانی ئینساندەوە خەتەرترین بڕیار کە ئینسان بیدات خێزان دروستکردنە. یعنی بەختەوەری ئینسان بە خێزانەوەیە، بەختەوەری ئافرەتیش بە مێردەوەیە. واتە ئەگەر بیانوێت ئەو دوو گەنجە ژیانێکی خۆش و کامرانیان هەبێت دەبێت هەوڵدان چۆن خێزان دروست دەکەن و هەوڵدان چۆن بڕیار لەسەر خێزان دەدەن و چێ دەیکاتە هاوبەشی ژیانی. بۆ ئەم هەموو پەیوەندیانی کە ئێمە هەمانە هەمووی پەیوەندی هیچ وەکو خێزان نین. ئێستا پەیوەندی منداڵ لەگەڵ داک و باب یا لەگەڵ برا خوشکەکان پەیوەندێکی ناچاریە کە چەند گرنگشە، بەڵام ناچارە ئەو پەیوەندیە، واتە بەویستی خۆی ئەوەی هەڵنەبژاردووە. بەڵام خێزان گرنگترین پەیوەندێکی ئینسان بەویستی خۆی هەڵدەبژێریت. واتە کە تۆ کەسی بڕیارەدا لەگەڵ ئافرەتێک ژیانی خێزان دروستکە، ئەوە پەیوەندێکی اختیاریە بەویستی خۆی ئەو پەیوەندی هەڵدەبژێری و لە هەمووش ئەساسرە. یعنی ئینسان داکوباب کە لە ئیسلامدا چەند گرنگی پێداوە، کۆڕیا کەس هەتا خێزان دروست دەکەن لەگەڵ داکوبابی دەژین، دوای ئەوان لە ماڵ خۆیانیش بچێتە ماڵ خۆی. بەڵام خێزان کە خێزان دروست دەکرێت ئەوانە نەک هەر دنیاین، بۆکو بۆ قیامەتیشن. یعنی ئەو ژنە مێردا هەر بۆ دنیانە کاتێک کە کوڕێک بڕیارەدا ئەو ئافرەت دەکاتە خێزانی خۆی، دەبێت لەوە کات بۆ قیامەتەوە خێزانێتی. بۆیە زۆر گرنگە کە خێزان دروست دەکەن ئەو گەنجانە هەوڵدەم بزانن کەسێک بێ لەگەڵ یەکتر بگونجن. بەڵێ زۆر سپاس بۆ ڕێز مامۆستا خدر زانایانی، سپاس بۆ ڕێنمایی ڕوونکردنەوەکان.